کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە فەرمی تەواوکردنی ئامادەکاریەکانی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە ڕاگەیاند لە سەرجەم پارێزگاکانی عێراق بۆ ڕۆژی هەڵبژاردننی گشتی 8273 بنکەی دەنگدان ئامادە کراوە. 24 ملیۆن کەس لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق مافی دەنگدانیان هەیە. وهنا نقول بثقة عالية أن جميع مفرداته قد نفذت. لێرە و بە بڕوایەکی تەواو ئاشکرای دەکەین کە سەرجەمبەرگەکانی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق بە نوێکردنەوەی ناوی دەنگدەران و تۆمارکردنی ناوی پاڵێوراوان و چاپکردنی فۆرمی هەڵبژاردن و سەرجەم پێداویستیەکانی دیکە و ئامێرەکان کۆتایی هاتووە بۆ ئەو ڕۆژە گرنگەی مانگی ئۆکتۆبەری ئەم ساڵ. سێ جاریش پرۆسەی تاقیکردنەوەی دەنگدان لە سەرجەم پارێزگاکان بەڕێوەچووە کە دوانیان دوێنێ بووە بە ئامادەبوونی سەرۆکوەزیران و نەتەوە یەکگرتووەکان و چاودێران و هەموو لایەک دڵنیا دەکەمەوە ڕۆژی هەڵبژاردن گۆڕانکاریەکی زۆر دەبینن و لە 24 کاتژمێر سەرجەم دەرئەنجامە سەرەتاییەکان ئاشکرا دەکرێت. تا ئێستا 17 ملیۆن کەس کارتی بایۆمەتری وەرگرتووەتەوە. هێشتا 7 ملیۆن مامەڵەی بایۆمەتری تەواو نەکراوە. 2 ملیۆن و 800 هزار کارتی دەنگدانیش لە بنکەکانە و خەڵک نەچوونە بۆ وەرگرتنەوەیان. بالنسبة للبطاقات نحن الآن في فترة توزيع بطاقة الناخب يعني سەبارەت بە کارتی هەڵبژاردن و بایۆمەتری بەردەوامی لە دابەشکردنی تا 48 سعات بەر لە ڕۆژی هەڵبژاردننی تایبەت و کەس ناتوانێت بە کارتی کەسێکی دیکە دەنگ بدات و ئەوەی کارتەکەی ون کردبێ پاش ئاگادارکردنەوەی کۆمیسیۆن ئەو کارتە ڕادەگیرە و کارتێکی نوێی بۆ چاپ دەکرێت. ئەمە لە پاش بەڕێوەچوونی هەندێک ڕێکاری یاسایی و هوەری. لە ئێستادا کەمتر لە 3 ملیۆن کارتی دەنگدان لە بنکەکان ماوە. چاوەڕێ دەکرێت پێش کۆتایی هاتن بە ماوەکەی سەرجەم ئەو کارتانە دابش بکرێت. أثبت إنه البطاقة هي فعلا ضائعة وطبعا هي هذه إجراءات معينة يعني. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ئاماژە بەوە دەکات ئەوانەی کارتی بایۆمەتریان وەرنەگرتووەتەوە دەتوانن بە کارتە کۆنەکە دەنگ بدەن، بەڵام ڕێوشوێنەکان تونترە دەبێت مۆری هەردە پەنجیان وەربگیرێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.